باز لەو کۆنفرانسە دەکەین کە کۆنفرانسێک بە بۆ شێرپەنجەی دەم و ددان و ڕووشەویلک کراوە لە شاری سلێمانی ببوورە لە هەولێر ئەم کۆنفرانسا کراوە کە بە سەرپەرشتی وەزارەتی تەندروستی کراوە. ئەم کۆنفرانسا ئاماژ لێ ئەوە بووە کە بتوانن ڕێگری بکەن یاخود سنوورە جابنێن یاخود ئەم نەخۆشی شێرپەنجەی دەم و ددان و ڕووشەویلگە زیاتر پەرا نەسێنێت. جا با بزانین بابەتەکانی ناو کۆنفرانسەکە چی بوون و کێ بوون ئەوانەی بەشداریان کرد. جا هەر لەگەڵەوەشدا کۆسار دوێنێ یەکەمین ڕۆژێم کۆنفرانسە بۆ ئەمڕۆ دوو هەمین ڕۆژێتی کە بۆ دوو ڕۆژ ئەم کۆنفرانسا بەردەوام دەبێت. بزانین کێ بوون ئەوانەی کە بەشداریان کرد و بابەتەکانی کۆنفرانسەکە چی بوون و ئەمانەوە چەندی پرسیاریتی لەگەڵ میوانەکەمان دکتۆر خورشید خورواتانی پزیشکی پسپۆری نەشتەرگەری دەم و ددان ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاو لەبێ بەیانیت باش. جا من هەر سەرەتا لەوە دەست پێ دەکەم دەمێ بپرسم گرنگی ئەم کۆنفرانسە لە چیدا بوو هەروەها ئامانج لێ چی بوو؟ بەیانتان باش مەبەست لە کۆنفرانسەکە وەکو باست کرد بریتێ لە ڕێخستنی خزمەتگوزاری چارەسەری شێرپەنجەی دەم و ڕوو شەویلاک بە شێوەیەکی وا کە سەردەمیانە بێت و بە شێوەیەکی وا کە دەرەنجامی باشی هەبێت. خۆتان دەزانن ڕۆژانە تەکنەلۆژیا و زانیاری بەرەو پێش دەچێت و شتی نوێ بەردەوام هەیە. بۆ ئەوەی ئەو شتە نوێیانە بە پسپۆڕەکان بگات و بگەینێت جۆرە ڕێککەوتنێکم ئەم کۆنفرانسەمان ئەنجامدا بۆ ئەوەی بتوانین باس لە شتە نوێیەکان بکەین و ئەگەری بەکارهێنانی لە کوردستان و لە عراق ئێمە و کۆنفرانسەمان ئەنجامدا بۆ ئەوەی ڕێسایەک دابنین بۆ شێوازی مامەڵەکردن لەگەر ئەو حاڵەتانەی شێرپەنجەی دەم و ڕووشەویلاکیان هەیە لە خاڵی یەکەمەوە تا خاڵی کۆتایی ئەو کۆنفرانسە ئەنجام درراوە. کۆنفرانسە کۆنفرانسێکی گشتگیری عراقیە یعنی کوردستان و عراق هەمووی لەگەری بەشدارە وەزارەتی تەندروستی کوردستان بە هاوکاری زانکۆی هەولێری پزیشکی ئەنجامیان داوە بەڵام وەکو کۆلابرێتەر وەکو هاوکار لەگەڵمان وەزارەتی تەندروستی عراقیە زانکۆی بەغدایە زانکۆی سلێمانیە زانکۆی دۆکە زانکۆی مووسڵە ینی پسپۆڕانیان بواران هەمووان لەگەر مرکزی حوسێن لە ئوردن ئەوانیش لەگەڵمانن لەم کۆنفرانسە. دکتۆر بەنسبەت پرسیاریەوە بکەم ئەو بابەتانەی کە لە نێو کۆنفرانسەکە پێشکەشکران تا چەند گرنگ بوون و تا چەند توانراوە ئەو بابەتانە سوودیان هەبێت بۆ ئەم نەخۆشیە؟ بەڵێ لە دوێنێ ڕۆژی دوێنێ تایبەت بوو زیاتر بە مەسەلەی چارەسەری شێرپەنجە لە ڕووی نەشتەرگەری و لە ڕووی پزیشکیەوە چەندین بابەتی زۆر گرنگ لە وارە باسکردن لەوانە باسکردنی خاوێکردنەوەی مل لەگەر شێرپەنجەی دەم لە چ کاتێک زۆر پێویستە لە چ کاتێک و شێوازێک بکرێت ئاسەوارەکانی چ دەبن. ئەم جۆرە بڕیارانە بڕیاری ئەوەی کە ملی نەخۆشەکە خاوێن بکرێتەوە لەگەر لادانی شێرپەنجەکە بڕیارێکی زۆر گرنگە بۆ نەخۆش و بۆ پزیشک. بۆچی گرنگە چونکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەرمانەوە و لەسەر ژیانی نەخۆشەکە هەیە لە ماوەی 5 ساڵ و زیاتر. فەیتر مناقەشەی زۆری لەسەکرا گەنگەشەی زۆری لەسەکرا بە شێوازێک بکرێ و ئەوەی نوێ لە دنیا باس لە چی دەکرێتن ئەو توێژنەوانێک کراون باس لە چی دەکەن یان زۆرێک باشترین زۆرە بەوەی ئەنجامی بدەین. سوودێکی هەیە سوودی بۆ بڕیاردان هەیە بڕیاردانی پزیشک لە کاتی نەشتەرگەری زۆرە ڕێسایە زۆرە ڕێکارێک بەکاربێن چگۆ ڕێگایەک بەکاربهێنێ بۆ نەشتەرگەریەکە. بەنسبەت بەشی دوم بەشە پزیشکەکەی پسپۆڕانی پزیشکی گرێزانی ئەوان هەستان باسییان لە مەسەلەی چارەسەری بە دەرمان و چارەسەری بە تیشکاوەری شتێکی نوێ لە بابەتە هەیە بۆ نمونە لە تیشکاوەریەکە بەکارهێنانی شتە نوێیەکانی کەمپیوتەر لە ئای و لە شتیوا بۆی کەمترین زیان بەرشانە تەبیعیەکان بەرشانە ئاساییەکان بکرێ لە ڕێگای بەکارهێنانی سۆفتوێری کۆمپیوتەر و شتیوا ئەوە شتێکی نوێیە بەنسبەت کوردستان و عراق کە ماوەیەکی کەمە بەکاردەهێنرێت و ئێستا بەکاردەهێنرێت و سوودی لێ دەبێنرێت باس لەوە کرا کاریگەریەکانی چەند باشن بۆ نمونە لە کاتی لێدانی تیشک لە گرەیەکە وا بکرێت مەسەن بۆ نمونە لیکەڕژێنەکان ئەزیەت نەخۆن بۆی نەخۆشەکە دوای چارەسەریەکە لیچی بمێنێ و بتوانانی ناودەمی تەڕ بێت و ئاسایی بێت یەک لە کۆمپلیکیشنەکان یەک لە ماکەکانی چارەسەری بە چارەسەری بە تیشکی شێرپەنجە بریتێ دەم وشک بوون بەهۆی ڕاوەستانی لیکەڕژێنەکە بۆ نمونە ئەوە خاڵێکی گرنگە لە مەسەلەی چارەسەری شێرپەنجە دەرمانەکان ینی پرۆفسۆر دکتۆر لوقمان باسی لە مەسەلە نوێیەکانی دەرمانەکان کرد دەرمانی ئاسایی هەتا چ خۆناغێک ڕۆیشت و ئێستا چ دەرمانێک بەکاردەهێنرێ چەند لەم دەرمانان لە کوردستان بەردەست و دەرەنجامەکانیان چۆنن یعنی لە هەموو لایەنەکان و مەسەلەی چارەسەرێکە تەختیە کرانی کەبەر کرا.
باشە دکتۆر شێوازی بەشداریکردنی ئەوانی کە بەشداری کۆنفرانسەکەیان کرد چۆن بوو خۆیان دەیانویست بەشداری بکەن یاخود ناونووسین بوو یاخود بەڕێستان باگەشتان دەگرتن چۆن بوو بەشداریکردن؟ بڵێ بەپێی ئەوەی کە کۆنفرانسێکی تایبەتە بە بواری شێرپەنجەی دەم و ڕوو شەویلاگە ئەنی شێرپەنجە بەگشتیش نییە بەڵکو شێرپەنجەی دەم و ڕوو شەویلاگە بەنسبەت ڕێخەرانی کۆنفرانس بەنسبەت ئێمە وەکو کۆلێژ وەکو وەزارەی تەندروستی زۆر گرنگ بوو کە ئەو پسپۆڕانەی کە لەو بوارە ئیش دەکەن چوەکو نەشتەرگار چوەکو پزیشتی گرێزانی چوەکو پزیشتی تیشکاوەری چوەکو پزیشتی شانەزانی پزیشکانی رادیۆلۆژی و تیشکزانی ئەوانە بەنسبەت ئەمە زۆر گرنگ بۆ بەشدار بن لە کۆنفرانسەکە هەتا بتوانین زۆرە گۆڕینەوەیەکی زانیاری لە نێوان زۆر تێگەیشتێکیان لە نێوان دروست بێ لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ نەخۆش و دیاریکردنی ڕۆژوێنەکان بۆیە لە خاڵی یەکەمەوە ئێمە پەیوەندیمان بە هەموو ئەوانە کرد و ئەوانەمان بان کرد لە بۆ کۆنفرانسەکە پاشانیش هەر کەسێکی تریش کە ئارەزووی کرد بە بەشداربی لە پزیشکان دەیتوانی بەشدار بێت. باش دکتۆر جەنابەت باست لەو تازەگەری و لەو پێشکەوتنی تەکنۆلۆژیایە کرد کە لەم سەردەمای ئەسەبوونی هەیە بە تایبەت ژیری دەستکرد و ئای و ئەم بابەتانی تر لە ئێستا پزیشکانی ئەم بوارە تا چەند توانیوتانە سوود لەم تەکنۆلۆژیانە وەربگرن یاخود لە کۆنفرانسەکە تا چەند سوود لەم تەکنۆلۆژیانە وەرگیراوە بۆ ئەوەی زیاتر بتوانن خزمەتی هاوڵاتی بکەن خزمەتی ئەو چارەسەرانە بکەن کە ڕوو لە پزیشکانی ئەم بوارە ئەکەن. بڵێ بەنسبەت کوردستان و عێراق تەمەن ئێمە لە مەسلەی بەکارهێنانی AI و یانژیری دەستکرد هێشتا کەمێکمان ماوە ناتوانم برێن بە تەواوەتی ناو مەسلەکەین لەگەڵ ئەوەشدا کە لە ژیانی ڕۆژانەمان سوودی باشمان لێ بینیوە لە بواری بۆ نمونە بەنسبەت ئێمە وەکو نەشتەرگەرانی ڕوو شەویلاک ئێمە زۆر جار هەیە مۆدیلینگ هەیە لە بۆ ڕێخستنی زۆری نەشتەرگەریەکە بە شێوازەگەی پێشوەختە لەسەر کۆمپیوتەر و لەسەرەوانە دیزاین دەکرێت ئینجا دێ نەشتەرگەریەکە ئەنجام دەدرێت ئەوە ڕێوشوێنێکە ماوەیەک ئێمە بەکاری دەهێنین برادرانی تیشکزانی ئەوان سوودێکی زۆریان لێبینیە لە AI لەبەرەوەی AI لە مەسلەی تیشکزانی سوودێکی زۆر هەیە زۆر بە ئاسانی دەتوانێت هەموو سیتی و ڕەنین و ئەو ئەشیعانی کە لە بنخۆش دەبیندرێ ینی دەگیرێت دەتوانانی زۆر بە جوانی بیخوێنتەوە یارمەتی پزیشتی تیشکەزانی بدات لە دیاریکردنی نەخۆشێکە و دەستنیشانکردنی شانە باش و خراپەکان لەوێەوە سوودی گەلێک زۆرە لە مەسەلەی دیسان لە مەسەلەی نەشتەرگەری زۆرێک نەشتەرگەری هەیە پێدەڵێن ڕۆبۆتیک ئەوە ئێمە دەمانەوێت ئەوەش بێتە ناو مەجای نەشتەرگەری لە کوردستان و لە عێراق بەڵام هێشتا وا لە قەیدی وەکو مناقەشە و ڕێخستنی پرۆژەکەیە بەڵام ئێمە حەز دەکەین ئەوەش بێتە ناو خزمەتگوزاریەکە. باشە دکتۆر ڕێژەی توشبوانی ئەم جۆرە لە شێرپەنجە لە هەرێمی کوردستان چۆنە لە چه ئاستێکدایە؟ بەگشتی هەرێمی کوردستان و عێراق لەسەر نەخشەی جیهانی تایبەت بە نەخشەی نەشتەرگەوە شێرپەنجەی دەم و ڕوو شەویلاک ئێمە لە موقعی 133مینین واتە وەزعمان باشە بە پێی داتایی کە بەردەستە بەڵام دوو کێشەمان هەیە کێشەی یەکەم ئەوەیە کە شێرپەنجە لە بەرزبوونە لە هەموو وڵاتان بە کوردستان و عێراقیشەوە کێشەی دووەمیش ئەو داتایی کە بەردەستە وای کردی ئێمە لە موقعی 133مین بین لەوانەیە لە زۆر جێیان زۆر لەو نەخۆشانە بە تشتی تردایە تەشخیص کرابی بە غەڵەت تەشخیص کرابی لەوانەیە داتایەکەی داخل نەکرابی مەسەلەی داتا لە عێراق و داتا تعامل لەگە داتا زۆر باش نییە لە کۆکردنەوەی داتا لەبەر ئەوە تەسەوڕ دەکەم مەسەن لە حدودی 130-128 چوابین ینی گەلێک دوور نین بەڵام ینی دەبی تاکیدکردنەوەش بکەین لە سمۆقەیەک بەڵام بەگشتی وەزعمان باشە ینی مەسەلەن ئێستاکە بەگشتی لەکنەوە لە 100,000 نەفەر حدودی تقریبا 4 نەفەر ئەگەری توشبوونی بە شێرپەنجەیەکەوە مانی ڕێژێکی کەمە بەنسبەت وڵاتانی تر بەو نمونە لە هیند و لە پاکستان و لە وڵاتانی کە زۆر بەهارات و هەندێک جیاوشتیوانی ناودەم بەکاردێنن ڕێژەکە 130 لە بۆ 150 ئەوانەی شێرپەنجەیان بەگشتی هەیە شێرپەنجەی دەم و ڕوو شەویلاگەیان گەلە لا ئێمە ئەوەندە زۆر نییە. بەڵێ دکتۆر مادەم بە خۆشحاڵی و لای ئێمە هێندە زۆر نیە بەڵام بەگشتی باسی نەخۆشیەکە ئەگەم لە کۆنیشدا ڕەنگە ئەم نەخۆشیێر هەبوو بێت لە میسرەکاندا نمونە هەیە کە نەخۆشیەکانی دەموددان هەبووە هەروەها لە یۆنان لە ڕۆما لە ئیسلامدا لە سەردەمی زانای زەهراوی پێم وا بێت و هەڵە نەبم دکتۆر ڕەنگە تۆ زانیاری باشتر دەبێت لەو بارەوە کە زەهراوی یەکەم کەس بۆ کە توانیوێتی ئامێرەکانی چارەسەرکردنی دەموددان و وەکو چارەسەرێک پێشکەشی بکات بەڵام لەگەڵەوەی ئێستا کە چارەسەرەکان زۆر پێشکەوتون ئامێری زۆر باشەیە دەرمان و عیلاجی زۆر باشێ بوو ئەوەی کە
بە دوور بین لە نەخۆشیەکانی دەموددان بەڵام بۆچی لە ڕابردوودا هێندە کێشەکانی دەموددان کەم بووە لە چاو ئێستادا لە چاو هەموو پێشکەوتنی کە ئێستا هەیە. تایبەت بەوەی لە بەرچی کێشەکانی دەموددان بەگشتی بەرەو زیادبوونە کۆمەڵی فاکتەر هەیە تایبەتی ئەگە لە شێرپەنجە قسە بکەین جۆرا و جۆربوون و زیادبوونی جۆرەکانی جگەرە لە جگەرەی سادا بە ئەنواع و ئەشکال هەیە نێرگلە ئەنواع و ئەشکالی هەیە ڤیپ هاتە ناو مەوزوع ئێلکترۆنیک هاتە ناو مەوزوع یعنی هێواش فاکتەرەکانی دروستبوونی شێرپەنجە بەرەو زیادبوون نەک بەرەو کەمبوون. فاکتەرەکانی تر مەسەلەی سترێس خەڵک ڕۆژانە ئەگەر لە ڕابردوو ژیانێکی سادە و خۆش و هەتا حدێک بەس جەستەی ماندیدا و بەڵام نەفسێتی ئەوەندە ماندی نەبوو لە کاتی ئێستادا ئەوەندەی نەفسێت ماندی ئەوەندە جەستە ماندی نییە سترێس پەیوەندیی ڕاستە خۆی لەگەر بەرگری لەش هێوە دەکا بەرگری لەش بەرەو کەمبوونەوە بڕوە یەک لە فاکتەرانێک کەستێ دروست دەکات نەمانی خەوە نەمانی خەو بریتێ لە کەمبوونەوەی بەرگری لەش کە کەمبوویەوە هەموو کێشەکان لەگەری سەر هەڵدەدا بە شێرپەنجە و بە نەخۆشەکانی تریشەوە تایبەت بە نەخۆشەکانی دەموددان بێزگە لە شێرپەنجە لە بەچی لە بە زیادبوونە شێوازی ئەو خواردنانێکی ئێستا ئێمە بەکاری دەهێنین زۆر جیاوازە لەو خواردنانێکی پێشتر بەکار هاتووە ئەو خواردنانە ئێستا زۆربەی زۆری هاڕاوە ورد کراوە وای لێکراوە جیر بێت وای لێکراوە نەرم بێ وای لێکراوە پێوە بنووسێت خواردنی پێشتر ئەگەر لە باپیر و داپیر وانی خۆمان بپرسین خواردنەکە خواردنی تند بووە ڕق بووە خواردنی جیر بووە پێویستی بەوە بووە بیهاڕی هەتا بەدانەکان بیهاڕی هەتا شتێکی لێ دەرچێت لەبەر ئەوە بەشێک بووە لە خاوێنکردنەوە بەڵام خواردنی ئێستا سنیکەرێک دەخۆی سنیکەرسێک دەخۆی ئەو سنیکەرسە لەسەر دانەکان پێوە دەنووسێ بە پووکەوە دەنووسێت لەسەر نێوان دانەکان بە چەند سەعات دەمینێتەوە ئێوەش هۆکارەکە لە بۆ زیادبوونی بەکتریا و زیادگەشەکردنی و زیادوروژانی شانەکان بۆیە خواردن وەکو خواردن فاکتەری یەکەمی ئەو کێشەیە لە بەنسبەت نەخۆشەکانی دەموددان فاکتەری ترمان هەیە بەنسبەت جومگەی شەویلاک دیسان سترێس خەو ئاگادار نەبوون لە بەکارهێنانی شەویلاک فاکتەرێکی گرنگە پەیدابوونی بنێشت و زیاد جوینی بنێشت فاکتەرێکە لە بۆ تێکچوونی جومگەکە سەبەب زۆرن یەک سەبەب و دوومان نییە تا باسییانکەین بەڵێ دکتۆر دەست خۆش سپاس بۆ هەموو زانیاریەکانت ماندوو نەبی سپاس بۆی کە لە شاری هەولێرەوە لە کەڵمانە بووی.